هەموو ڕۆژێ لەم وڵاتە قەڵەمەشکێ پەڕادڕێ. هەر جەرگی دایکی ڕەشپۆشە سووتێندێ و بەگڕەکرێ، بەڵام سەدان ئامەدیتر بێباوک لە بێشکە بردێ. ئەگەر ئاوی سیروان بێت و بەسەر مۆمی گەلا بکرێ، کۆتایی شەوی هێڵدا دێ، ئەبێ دوژمنیەخەی بدڕێ. یاسای دنیا هەروە بووە، دوجار دەستی ستەمە بڕێ. بڕوای ئێمە هەر زیندووە بە هیچ هێزێکیش ناکوژرێ. شارە زورێک نالی هەبێ، خاکیە بێ بەگوڵ بکرێ. بڕوانە بولبولی شەیدا بۆ ئازادیە ناڵێنێ، شوڵی قەفەس لە زێڕیش بێ، ساتێ سەربەستی ناهێنێ. چی لە ژینی ژێردەستەکەین وەک شەوی بێچراوە؟ وڵات ئازادی تیانە بێ، هەرگیز خۆری تیا هەڵایە. سمبوڵی ئازادی وڵات کاو و سەردەشت و سۆرانە، ڕۆحیان لە ڕێگەی ڕاستیە بەخشیوە بەم کوردستانە. جێگای لاوانی نەبەردە خاکی گەرمیان و کوێستانم، دەی نەخشێنین بخوێنیان بۆ سەربەستی نیشتمان.